نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. نمونەیەک لە ڕەنگگرتەی یەکێکیش لە هەرە گرنگترین ڕازەکانی نەگەیشتنەوەی هیچ وەلیەک بە هەواڵە بەڕێزەکان حەقیقەتی ئەم ڕەنگگرتەیە. زانایەکی گەورەی هاوچەرخیش سەبارەت بەم ڕەنگگرتنە دەدوێت و دەڵێت ڕۆژێکیان ئەم پرسیارم بەدڵدا هات، بۆچی کەسانی پایەبەرزی وەک محەیەدینی عەرەبی ناگەنە پلەی هاوڵە بەڕێزەکان؟ ئەوە بوو لە کاتی بە ئەنجام گەیاندنی نوێژدا خوای گەورە سوزدەیەکی هاوشێوەی سوزدەی هاوڵانی بەنسیب کردم. ئیتر ئەو کاتێ گەیشتم کە بەرزبوونەوە بۆ پلەی هاوڵان مەحاڵە. پێدەچێت پەنجەرە لەسەرم زاتە گەورەیە کرابێتەوە و پێی ڕاگەیەندابێت کە سوزدەکەی هاوشێوەی سوزدەی هاوڵان بووە. گرنگ لێرەدا ناوەڕۆشی باسەکەیە، ئەویش ئەوەیە کە ئەم زاتە ئامادە بووە عیبادەتی ساڵێکی تەواوی خۆی لە پێناو یەک ڕکاتی ئەو جۆرە نوێژەدا ببەخشێت. ئەمە لە کاتێکدا بەبینینی نوێژی یەکێک لە قوتابیەکانی ئەو زاتە کە وەک مامۆستاکەی نوێژی دەکرد وام لێ هات شەرم لە نوێژەکانی خۆم بکەم. جاییتر سەحابی ناوی لوتکەیەکی ئاوایە لە هاوڵێتی پێغەمبەردا. ئەو نوێژەی کەوا ئێمە بەڕکاتێکیشی ناگەین، ئەوان بە بەردەوامی و بەقوڵی و ڕۆچوون تیایدا ئەنجامیان دەدا، چونکە ئەوانوانەکانیان ڕاستەوخۆ لە خودی ڕەسوول الله خۆیەوە وەردەگرت. ئەمە جگەلەوەی کە سەرجەم بابەتەکانی دین لەو سەردەمەدا تەڕ و تازە و نایەب بوو. ئەوە تا ڕۆژێک گوێیان بە زەیاڵەی بانگ دەزرنگایەوە کە ئەمەش بەس بوو بۆ ئەوەی تاماوەیەک جۆش و خرۆشیان زیندە ڕابگرێت. ڕۆژێکی تریش بەدەم خوانێکی ئیلاهی جیاوازەوە حکمێکی تازەی تری دین وەک نۆبەرەی میوە دەخرایە پێشیان. ئەم جارەیشیان ئەم خوانە ئاسمانیە گیانێکی نوێی تری تێدا دەبوژاندنەوە، کەچی سەرباری هەموو شتێک هێشتا کۆمەڵە دڵانێک هەر مابوونەوە کە تەنانەت لەو کەش و هەوایەشدا نەتوابوونەوە. خاوەن ئەو جۆرە دڵانە لایەن ئاسایی بوو بێڕێزی و زبری لە بەرامبەر ئەو پێغەمبەرە نازدارەدا بنوێنن، کەچی ئەو زاتە کە یەکپارچان ناسکی بوو بە چاوی لێبوردەیەوە بۆ ئەم جۆرە ڕەفتارانەی دەڕوانی و ڕقی و زبریەک نەمابوو لە زەریای نەرمونیانی خۆیدا نەیتوێنێتەوە. بەڵێ لە هەر هەنگاوێکیدا ئەمڕۆ و سبەینێ و داهاتووی لەبەرچاو دەگرت و بە گوێرەی ئەمە مامەڵەی دەکرد. خۆ ئەگەر پەنای ببردایە بۆ مامەڵەی ڕق، ئەوە بە دەربڕینە قورئانیەکە هەمووان لە دەوری بڵاوەیان دەکرد، کەواتە بڵاوەنەکردنی خەرمانەکەی دەوری لە ڕوێکەوە دەگەڕێتەوە بۆ نەرمونیانی و هێمنیە و سەروەرە. ئەو بۆ ئەوە نەهات بوو خەڵکی بشکێنێت و کۆمەڵگەش پەرتەوازە و بێ شیرازە بکات، بەڵکو بۆ ئەوە هاتبوو دەستی گشت مرۆڤایەتی بگرێت و بیانگەێنێتە بەختەوەری دنیا و ئاخیرەت. جاییتر مرۆڤایەتی ژیانی هەمیشەیی و نەبراوەی لەو ڕێگەیەدا دەست کەوت کە ئەو پیشانیدا بوون، کەوا بێرنیگاکانی هەردەم ڕۆ و ئەبەدیەت ڕوانیویانە و هەڵسوکەوتەکانیشی بەپێی تێڕوانینێکی سەر و کاتی لەم جۆرە پلان ڕێژ کردووە. حەزرەتی خالید یەکێک بوو لەوانەی لە جەنگی ئوحوددا زیانێکی زۆری بە موسڵمانان گەیاندبوو، کەچی ئەو کاتێ هاتە حوزوری پێغەمبەری خوا و تەسلیمبوونی خۆی نیشاندا. بە جۆرێک مامەڵەی لەگەڵدا کرا بۆ ڕۆژی دواتر خۆی بە پارچەیەک لە سەروەرمان دەزانی. تەنانەت ئەوەندە دڵگران بوو لە بەشداری پێنەکردنی لەو جەنگەی لەو ماوەیەدا ڕوویدا تا بەرەبەیان فرمێسکی هەڵڕشت. گرنگیەم بەسەر هاتە لەوەدایە کە تێمان دەگەێنێت چۆن ئەو هاوڵە بەڕێزە توانی بەو ماوە کەمە و لەو ئاستەدا لە پێغەمبەری خوادا بتوێتەوە و ڕەنجی بگرێت. هەردوو هاوڵی پایەبەرز ئەمری کوڕی عاس و ئەکریمە هەردووکیان بەر لە موسڵمان بوونیان خراپەی زۆریان بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجامدا بوو، بەڵام نەرمونیانی و هێمنی پێغەمبەری خوا بە چەشنێک ئەوانیشی تواندەوە لە دواییدا دەدوت هەردووکیان بوونەتە شمشێری ئیسلام بە سەرسەری کوفرەوە. خۆ ئەگەر هەر لە سەرەتاوە ئەو پایەیە لە بەرچاو نەگیرایە کە ئەم جۆرە کەسانە لە داهاتوودا بەدەستیان دەهێنا، ئەوە بە هیچ شێوەیەک ڕێیتێن نەدەچوو ئەو کەسانە بێنە ڕیزی هاوڵانەوە. نمونەیەکی تریش ئیبن هیشامە کە لای هەمووان ناسراوە. ئەم هاوڵە بەڕێزە کە برای ئەبوو جەهل و مام و خەزوری ئەکریمەش بوو، بە ماوەیەکی کەم پێش وەفاتی سەروەرمان موسڵمان ببوو. ئەو ئیبن هیشامەی کەوا تاکاتی موسڵمان بوونی بەردەوام لە بەرەو ڕیزەکانی پێشەوەی کوفردا دژ بە ئیسلام دەجەنگا، لە پاش موسڵمان بوونیشی هەروە لە ڕیزەکانی پێشەوە بگرە لە پێشی پێشەوە دەبینرا، تا دوجار لە یەرموکدا هەنجن کرا و بە شەهیدی بەرەو لای پەروەردیگاری گەڕایەوە. لە کۆتا ساتەکانی ژیانیدا ئاوی بۆ دێنن، لەو کاتەدا کە مەتارەکە دەبات بۆ لێوی کەمێک لەو لای خۆیەوە گوێی لە نووزەیەک دەبێت،
وا دیارە ئەم دەنگە شەکەتەش داوای ئاو دەکات. حاریس یەکسەر مەتارەکە لە لێوەکانی دەکاتەوە و ئاماژە دەکا ئاوەکە بنێرم بۆ خاوەنی ئەو دەنگە. درێژەی بەسەرهاتەکە لای هەمووان زانراوە. لەو ساتە وەختەدا کە ئەم دووەم کەسەش خەریکە دەم بەرێت بۆ مەتارەکە، دەنگێکی تر دەبیسترێت کە ئەویش ناڵەیەتی بۆ ئاو. جاییتر کەسی دووەمیش ئاماژە بۆ کەسی سێم دەکات تا ئاوەکەشی دەگاتێ گیانی ئەسپەردە دەکات. کاتێکیش بەرەو لای ئەوانی تر دەگەڕێنەوە، دەبینن هەرسێکیان بێ ئەوەی قومێک ئاو بچێتە سەر لێوی وشک هەڵهاتویان چاویان لێک ناوە و بەرەو ئاسۆی ڕۆحیان لە شەقەی باڵیان داوە.